سڵاو لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە ئەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە تەوریەم شەومان بۆ قسە و باسکردن لەسەر هەڵسەنگاندنی کاری پەرلەمانتاران. دیارە پەرلەمانی کوردستان وەکو یەکێک لە دەستگاکانی حکوومەت هێرێمی کوردستان خۆی دەستگایەکە بۆ چاودێریکردنی کارەکانی حکوومەت هێرێمی کوردستان، هەروەها دەرچواندنی یاساکان لە پێناو خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بوارەکانی یاسادانان و هەروەها ڕێخستنی کاری و چاودێریکردنی کاری حکوومەت. ئەوەی کە گرنگە ئێمە ئەم شەو گفتوگوی لەبارەوە بکەین ڕاپۆرتی یەکێک لە ڕێکخراوەکانی ئینستیتوی پێ کە باز لە ئەدای پەرلەمانتاران بە گشتی لە ماوەی کارکردنیان دەکا لەم خولەی پەرلەمانی کوردستاندا. پەرلەمانی کوردستان دیارە لەم خولەدا بە کۆمەڵێک کێشە و تەنگ و چەڵەمە تێپەڕیوە. لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک قەیرانی ژەهرێمی کوردستاندا هەبووە، دیارە پەرلەمان لێرە و لەوێ ڕاستە کاری خۆی ئەنجام داوە، بەڵام لایەن زۆرێک لە ڕێکخراوەکانەوە بە تایبەتی ڕێکخراوی ئینستیتۆی پێ کە ئینستیتۆی پێی کە لە هەرێمی کوردستان بە پاڵپشتی ڕێکخراوی نیدی ئەمریشی کارەکانی بەڕێوە بات بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان ڕاپۆرتێکی تێروتەسەلی وەک چاودێرێک بەسەر پەرلەمانتاران و هەروەها کاری پەرلەمانی پەرلەمانتاران لە هەرێمی کوردستان ئەنجام داوە کە کۆمەڵێک داتا و زانیاری وردی خسۆتە ڕوو کە ئەم داتا و زانیاریانە دیارە باوەڕ پێکراون و ئەمان مەبەستیانە کە کاری پەرلەمانتاری و هەروەها کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان بە شێوازە دیموکراسیەکەی بە ئاراستەیەشی ڕاست و ڕێک لە پێناو خەڵکی کوردستاندا بچێ بەڕێوە. ئەم شەو گفتوگۆکەین لەو بارەی بە میوانداری زۆر بەڕێز برای عزیزم دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان سەرۆشی ئینستیتۆی پێی کە لە ستۆدیۆ لەگەڵمایە. دکتۆر بەخێر بی، سوپاس دەکەم. خۆشحاڵم کە ئەم شەو جارێککە لە بەرنامی پانۆراما جەنابتە بین بۆ دوای ماوەیەکی زۆر. سوپاس دەکەم دکتۆر. سەرەتا بنەمەوێ پێشەوەی چمە سەر ناوڕۆشی بابەتەکە کاڵسەنگاندنی کاری پەرلەمانتارانە لەسەر ڕێکخراوەکەی جەنابتان، یعنی تەوزیحێکمان بدەیتێ هەم ئێمە هەم بینەران بۆی کە بزانین ڕێکخراوی پێی لە کێوە دامەزراوە و کاری ڕاستە چاودێریکردنی ئەدای پەرلەمانتارانە چوارچێوەی کارەکانتان چۆنەیەوە؟ زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ کەناڵی کورسات نیوز. ئەنستیتۆتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان لە ساڵی 2013 دامەزراوە. ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستە، تیمێک لە مامۆستای زانکۆ، گەنجی خۆبەخش، پسپۆر و شارەزای بواری یاسایی پەروەردەیی کاری تیادا دەکەین. کارەکانی ئەنستیتۆتی پێی سێ بوار دەگرێتەوە. یەکێکیان چاودێریکردنی پەرلەمانە، ئەوەی تریان چاودێریکردنی وەزارەتی پەروەردە و سێکتەری پەروەردەیە، ئەوەی تریان چاودێریکردنی وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانە لە هەرێمی کوردستاندا. تاکو ئێستای لەگەڵدا بێت سەرەتا ئێمە هیچ پاڵپشتیەکمان نەبووە، بەڵام دواتر بە سوپاسەوە دەتوانم لێرە بیڵێم ئێمە ماوەی 7 ساڵە بە پاڵپشتی ڕێکخراوی NED نێدی ئەمریکی کە ڕێکخراوی پاڵپشتی سندوقی دیموکراسی کە سەر بە کۆنگرێسی ئەمریکیە کارەکانمان درێژە پێداوە و لە چاودێریکردنی پەرلەماندا توانیومانە تا ئێستای لەگەڵدا بێ 20 راپۆرت بڵاوکەینەوە و راپۆرتەکانمان بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بڵاو دەبێتەوە لەسەر هەر خولێکی گرێدانی پەرلەمان و جگەلەوە چاودێری هەڵبژاردنەکان بووین. راپۆرتمان هەبووە لەسەر دەستە سربەخۆکان، راپۆرتمان هەبووە لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردن. هەموو ئەو راپۆرتانە کاتێک ئێمە دەینووسین لە مەراسیمێکدا بڵاوی دەکەینەوە و بۆ لایەنی پەیوەندیداری دەنێرین، جا پەرلەمان بێ، حکومی بێ، حزبی بێ، کە دەڵێم حزبی مەبەستم سەرکردایەتی سیاسیە و بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بۆ قونسولخانەکانیشی دەنێرین. لە بواری پەروەردەشدا تا ئێستا چەند کۆنفرانسێکمان کردووە و تا ئێستا 6 راپۆرتمان لە بواری پەروەردەیە بڵاو کردوێتەوە و لە بواری خوێندنی باڵاشدا بە هەمان شێوە دیسانەوە 3 کۆنفرانسمان کردووە و 5 راپۆرتمان لەو بوارشدا بڵاو کردوەوە و چەند پرۆژەیەکی تریشمان بڕێوە. هیوادارین سەرکەوتوو بن، چکە بەڕاستی کاری ڕێکخراوەکەتان کارێکی خۆبەخشانەیە لە پێناو، ینی وەکو جەنابی شەڵی قازانجنەویستە لە پێناو خەڵکی کوردستان و ئەدای ئەو شوێنانەیە کە ئێوە راپۆرتی لەسەر ئامادەکەن. ئامانجی ئەم جارەتان کە ئەدای پەرلەمانتارانی کوردستانە و خودی پەرلەمانی کوردستانە، بۆچی ئەم جارێنی
پەرلەمانی کوردستانتان هەڵبژارد و ڕاپۆرتەکانتان تەرکیزی خستە سەر ئەوان. بەڵێ وەکو لە سەرەتادا ئیشارەتم پێدا ئێمە لەگەڵ سەرەتای دەستپێکی خولی چوارەمی پەرلەمان واتە خولی پێشووەوە چاودێریمان کردووە. کاری پەرلەمانی لە هەر ساڵێکە دوو خولی گرێدان هەیە، خولی شەشمانجی پاییزە و بەهارە هەیە. ئێمە لەسەر هەر خولێکدا لە خولی پێشتر راپۆرتێکمان بڵاو کردوتەوە سەرباری ئەوەی هەندێک بارودۆخی ناجۆرکە هات بێتە پێشەوە. بۆ نمونە هەڵبژاردن هەبووە، بۆ نمونە کۆمیسیۆنی هەڵبژاردن کارەکانی خۆی وەکو پێویست ئەنجام نەدەدا لەسەر ئەو ساختەکاریەی لە هەڵبژاردندا هەبوو. ئێمە راپۆرتێکمان بڵاو کردەوە ئەو کاتە بیرمە ساڵی 2017 بوو کە بەپێی داتا ئیسپاتمان کرد کە نزیکەی 900,000 دەنجی تەزویر لە تۆماری دەنگدەرانی هەرێم هەبوو. داوامان لە حزبە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان کرد کە پێویستە ئەو تۆماری دەنگدەرانە پاک بکرێتەوە لە ناوی مردوو، ناوی دووبارە، ناوی ساختە، ناوی ئەوەی کوردانی پارچەکانی تر کە هێنرا بوونە ئێرە دانرا بوون بە مەبەستی سیاسی. بە هەر حاڵ ئەمە درێژەی هەبووە. لەگەڵ ئەم خولی پەرلەمانی ئێستاشدا بە هەمان شێوە ئێمە چاودێری پەرلەمانمان کردووە بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان کە بەپێی یاسا بەرزترین دەستگای یاسایی و شەرعی و سیاسی هەرێمی کوردستانە. خۆشی دەستگایەکی چاودێریەوە ئەگەر بێتە سەرواقع. بەڵێ کە دەڵێم بزەبەت بەپێی یاسا بەرزترین دەستگایە، لەگەڵ ئەوەدا خۆشی دەستگایەکی چاودێریە یاسادانانیشە تەشریعیشە. ئەم دەستگایە پێمان وا بووە دەبێت دەستگایەکی باشتر بێ لەوەی هەیە، پێمان وا بووە دەبێت دەستگایەکی بەهێز بێ، پێمان وا بووە بەڕاستی دەبێت مەرجع بێ، چونکو تاکە دامەزراوەیە کە هی هەموو خەڵکی کوردستان بێ بە بیرروڕات جیاجیاکانیشەوە. حکوومەت ئەو لایەنە پێچی دەهێنێ کە دەیباتەوە لە هەڵبژاردن ئۆپۆزیسیۆن هەیە، خەڵکێکەیە بە جۆرێکی درێ، بەڵام پەرلەمان کۆی هەموویەتی. بۆیە ئێمە بەرزی ئەو دامەزراوەمان ویستیەوە، ویستمانە ئەم دامەزراوە بە یاسایی کار بکات. چ خۆی یاسا شتێنینەکە چی یاسا شتێنی بەرامبەر نەکرێت. بۆیە پێمان وابوو دەبێت کەسانی بەهێز و پسپۆری تێدا بێ. لە راپۆرتەکانماندا ئێمە بەردەوام هەڵسەنگاندنمان بۆ بوارەکانی یاسادانان، چاودێریکردن، بودجا، دانیشتنەکانی پەرلەمان، پێشێلکاری پەیڕەوی ناوخۆ، کاری لیژنەکان، ئەمانە هەمووی کردووە. تاوان ئەمە بە هەمانگی لەگەڵ پەرلەمان و پەرلەمانتاران کردوتانە. لە سەرەتادا بە هەماهەنگی لەگەڵ پەرلەماندا کردبوومان وەکو پەرلەمان، بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان ڕێگری لێکردین، ڕازی نەبوو بۆی کەەوە چاودێری بکرێت، چکە ناکرێتن دامەزراوەیە کە بێ کەس چاودێر نەبێ بەسەریەوە. هەرچەند ڕێگریشی لێکردوین، بەڵام ئێمە ئەم تیمە گەنجە خۆبەخشە، ئەم تیمە پسپۆرە بەڕاستی بەردەوام بوون لەسەر کارەکان و تا ئێستاشی لەگەڵدا بێ راپۆرتەکان زۆر بە دەوری بە ڕێکوپێشی لە کاتی خۆیدا بڵاو دەبێتەوە. ئێوە گەرانتی چییە بۆ ینی ناوەڕۆکی راپۆرتەکانتان کە ینی لانەدا لە ینی متمانەی تیاابێ بەڕاستی؟ بەڵێ چەند پێورێک هەیە ئێمە کە لەسەری دەڕۆین لە مەسلەی هەڵسەنگاندنی ئیشوکارەکانی پەرلەمانی کوردستاندا هەندێک پێوەری نێودەوڵەتی هەیە. ئێمە ئەو پێوەرانە جێبەجێ دەکەین بەسەر راپۆرتەکاندا. جارە یەک ئێمە ڕێکخراوێکین لایەنگیری هیچ باڵ و حزبی و لایەنێکی سیاسی نین، سەر بەخۆین. بەڵێ زۆر بەبێ لایەنانەش کارمان لەسەر هەڵسەنگاندنی هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان کردووە. هەر بۆیەشە جارێک فلان حزب لێمان زویر دەبێت، جارێک فیسار حزب لێمان زویر دەبێت، جارێکی تر ئەویان ئین دەبێت، چونکو بەدڵی ئەوان ئێمە راپۆرتەکان تاکتان هەیە لەگەڵ هەموو لایەنەکان؟ بەڵێ لەگەڵ هەموو لایەنەکان، لەگەڵ هەموو فراکسیۆنەکان و تەنانەت تا ئاستێک لەگەڵ هەموو ئەندامەکانیش ئێمە گروپمان پێکەوە نایە، زانیاریەکانیان پێدەگەێنین و ئەو راپۆرتانێک کە بڵاوی دەکەینەوە هەمویان پێدەگەێنین و تەنانەت داوای زانیاریشیان لێ دەکەین و تەنانەت لە وەرکشۆپ و کۆنفرانسەکانی خۆشمان داوەتمان کردوون، باکێشتمان کردوون، هەندێکیان هاتوون، هەندێکیان نەهاتوون. خەڵێکی تریان ئێمە بەپێی پەیڕەوی پەرلەمان چی دیاری کردووە، پێویستە پەرلەمان چی بکە، دەسەڵات و ئەرک و مافەکانی سەرۆکایەتی لیژنەکان، ئەندامەکان چییە، بەپێی ئەمە ئێمە هەڵمان سەنگادووە. لەکوێیە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆی هەڵساوە، لەکوێیە لیژنەکان بە ئەرچی سەرشانیان هەڵساون، فراکسیۆنەکان چۆن کاریان کردووە، لەکوێشە کەم و کوڕیان هەبووە. ئێمە بەپێی مادەی یاسایی دەستنیشانمان کردووە و لەگەڵ هەموو دانیشتنەکانی پەرلەماندا، هەموو دانیشتنەکاندا ئەم تیمەی ئێمە چاودێری دەکا. ڕاستەخۆ لە ناو هۆڵی پەرلەمانی نەخێر ڕێگەمان پێنادەن بچینە ناو هۆڵی پەرلەمان، بەڵکو لە ڕێی ڤیددیۆکانەوە و لە هەندێک کەناڵی تریشەوە ئێمە زانیاریەکانمان پێدەکەن. هەر بۆیە ئێمە هاتین راپۆرتی ئەم جارەمان ئەگە پێشتر لەسەر پەرلەمان بوو بێ وەکو دامەزراوە، راپۆرتی ئەم جارەمان ئەم راپۆرتەیە کە سەبارەت بە
ئەدای ئەندام پەرلەمانە هاتین ئەنداممان هەڵسەنگان ئاخۆ ئەندامی پەرلەمان تا چەند بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵساوە یاخود هەڵنەساوە چونکو پەرلەمانتارەکە پەرلەمان دروست دەکا و تەواوی دەکا لەم راپۆرتەدا ئێمە چەند پێوەرێکمان داناوە بۆ هەڵسەنگاندنی پەرلەمان ماوەی ساڵێکمان وەرگرتووە بەڵێ ماوەی ساڵێک یەکەم یاخود چۆن نەخێر لە 1 ئازاری 2020ەوە هەتا 28 شوباتی 2021 واتە ماوەی 1 ساڵ 2 خولی گرێدانمان وەرگرتووە لەم 2 خولی گرێدانە ئێمە کۆمەڵک پێوەرمان داناوە ئەندامی پەرلەمان تا چەند بەشداری کۆبوونەوە دانیشتەکانی پەرلەمانی کردووە و تا چەند غیاب بووە ئەندامی پەرلەمان تا چەند بەشداری کۆبوونەوەی لیژنەکانی کردووە تا چەند غیاب بووە ئەندامی پەرلەمان لە ماوەی ئەو ساڵەدا چەند پرۆژه یاسای ئامادە کردووە چەند پرۆژه یاسای واژۆ کردووە ئەندامی پەرلەمان لە ماوەی ئەم ساڵەدا چەند یادداشتی پرساندنی بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بەرز کردوێتەوە کە پرساندن بکرێت مسائلەی حکوومەت بکرێت ئەندامی پەرلەمان تا چەند لە مشوری ئەوەدا بووە بڕگەی کار لە بەرنامەی کار زیاد بکرێت بە پێی بڕگەی 66 مادەی 66 لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان کە بابەتی زەرور بوون بەڵام سەرۆکاتی پەرلەمان نەخستۆتە بەرنامەی کارەوە ئەندامی پەرلەمان تا چەند بەشداری هەبووە لە دانیشتەکانی پەرلەماندا چەند جار بەشداری کردووە و چەند قسەی کردووە ئەمە لەمان لەسەر ئەو قسەکردنە بورە دکتۆریانی قسەکانشی پێ بڕم یعنی ئێستا خەڵکی کوردستان زۆر جارە بینین یانی لە سوۆسیال میدیای خۆت لە کەناڵەکان کە چاو پێکەوتنیان لەگەڵەکرێ ینی گلەکەیانەوە ڵێ ئێمە تا ئێستا زۆربەی ئەندامانی پەرلەمانی کوردستان ناناسین بۆ لەبەرەوەی تاوەکو ئێستا لێدوانێکی نەداوە یاخود قسەیەکی لەسەر مافی خەڵک نەکردو لە پەرلەمانی کوردستان حەزەکەم لەسەر مەسەلەی قسەکردن بۆسیت تا چەند ینی ئێوە لەسەر ئەوە وەستاونەتەوە لە راپۆرتەکەیە ئێمە لە راپۆرتەکەیە لە ماوەی ئەو ساڵەدا لە ماوەی ئەم ساڵەدا بە پێی ئەو دەکومنتانەی لە دەستمان بووە ئەوە ناڵێم تەنها مەگەر هەندێک دانیشتن لەبەر هەندێک پرسی ئەمنی دیارە سەرۆکایەتی پەرلەمان کردوێتێ داخراو و هەندێک جاریش بەهۆی ئەو شەڕ و ململانەیە لە نێو پەرلەمانی کوردستان بووە پچڕان هەبووە لە پەخشەکاندا ئەوەی تر هەر هەموو ئەم دانیشتانە سیر کراوەتەوە بە زۆر بەوردی قسەکان دەرهێنراوە تەنانەت مافی هیچ پەرلەمانتارێک نەخوراوە چەند جار قسەی کردووە و چەند خولەک و چەند چرکەش قسەی کرد لەبەر مەبنای ئەو کاسێتانی کە لەبەر دەسیەوە بوو بێگومان بە هەر بۆیە کە بەڵگەی تەواومان ئێمە لە بەردەست بووە و هەموو ئەو دانیشتانە هەموو ئەو دەکۆمنتانەش ئێمە ماڵپەڕێکی فەرمیمان هەیە بە ناوی ڕوانگەی پێی کە دەتوانم بڵێم لە هەندێک بواردا لە ماڵپەڕەکەی پەرلەمان ئەگە دەوڵەمەندتر نەبێ کەمتر نییە هەمومان لەسەر ئەوێش ئەرشیف کردووە بۆیە تایەتی بەڵێ لە زۆرترین کەسەوە ئەمە ڕیزبند کراوە هەتا ئەو کەسانەی کە هیچ قسەیەکیان نەکردووە لە ماوەی ساڵێکدا دیارەکە کاوڕێلەوەیە لە سوۆسیال میدیادا لە ڕاگەاندەکاندا زۆر ئەم راپۆرتە ئەوەندەی مەسلەی قسەکردنی تیادا زەخکرایەوە ئەوەندە قسە لەسەر بابەتەکانی تر نەکرا و تەنانەت ئەندام پەرلەمانانیش بەو مەسلەیە پەست بوون ئێمە هاتوین 8 پێوەرمانداناوە بەڵام بەداخەوە باسی 1 پێوەەر دەکرێت تەنها قسەکردنە وڵای تقریبان هەنێکی لە پێوەرەکانم بینی ینی خوێنمەوە بۆم نێرابوو ینی شتەکان وازەحەوە ئەوەشی کەوتراوە هەمووی لە جێ خۆیەت ینی وەڕاستی هەمووی بە بەڵگەوە ئێمە لە بەردەستمانە من پێم وایە مەرز نییە قسەکردن پێوەەر بێ بۆ ئەندامی پەرلەمان زۆر قسە بکات بەڵام مەرجیش نییە ماناشی نییە ئەندامێکی پەرلەمان لە نێو پەرلەماندا دانیشت بێت غیابی هەبێ زۆرترین غیاب و بێتە سەر ئەوەشکەوە لە ماوەی ساڵێکدا هیچ قسەیەک نەکا یان لە 12 مانگدا 12 چرکە قسە بکە 13 چرکە قسە بکە کەمتر خولەکی قسە بکە ئەمانە هەمووی گرفتن بۆیە ئێمە بەڕاستی لە هەڵسەنگاندرانی کەوا کردومانە ویستومانە ئاوێنەیەک بدەینە دەست سەرۆکایەتی پەرلەمان لەم راپۆرتەدا کە ئەندامەکانی خۆی ببینێتەوە ویستومانە ئاوێنەیەک بدەینێ دەست حزبە سیاسیەکان پێیان بڵێن ئەمە نوێنەرەکانی ئێوەن لە پەرلەمانی کوردستاندا ویستومانە بە دەنگدەری کوردستان بڵێن دەنگدەری بەڕێز ئەمە نوێنەرەکەی تۆیە چالاکە ئەمە نوێنەرەکەتە ناچالاکە
ئێمە بەرژەوەندیمان لە هیچ دانیە و هیچ شتێکی شخصیمان نیە لەگەڵ هیچ ئەندامێکی پەرلەماندا هەموو ئەندامانی پەرلەمان بە هەموو حزبە سیاسەکانەوە سەرۆکایەتی پەرلەمان هەمویان کەسایەتی بەڕێزن بەڵام قسەی ئێمە لەسەر وەزیفەیە وەکو کەسایەتێکی معنەوی کە لەوەیە چونکو مافی خەڵکی بەسەرەوە یەکێک لە ئیجابیاتی ئەم کاری ئێوە یاخود ئەم راپۆرتی ئێوە یاخود ئەم دەستگای ئینستیتوتی پێەیە کە ئەنجامیەدا ینی ساڵانە و راپۆرتانە هەڵسەنگاندن و دەیخاتە ڕوو یعنی خۆ تۆ پەرلەمانتار بۆ نمونە ڕاستە ئەو خۆی دەستگایەکی چاودێریە بەسەر حکوومەتەوە ڕاستە ئەو ڕاستەوخۆ لەلایەن دەنگدەرەوە هەڵبژێرەوە ڕاستە ئەو حیزبەکە کاندیدی کردووە زۆر جار حیزب بەتوانێت لێپرسینەوە لە ئەندامەکەی خۆی بکە بەڵام دەنگدەر خۆ ناتوانێت لێپرسینەوە بکە دوجار کە تۆ دەستگایشی ئاوها ئەبێت چاودێریەکەوە لێپرسینەوە ناتوان بکەم بەڵام چاودێریەکەن ئێوە دەیخەنە بەردەمی ئەو خەڵکی کە معنیە بەم کارە بۆ ئەبێ هەندێک لایەن ئەمەی پێ ناخۆش بێ یاخود قەڵس بن بەمە بەڕاستی بۆ پەرلەمانتاران ئەبێ خۆیان دڵگران بن بەمە بەڕاستی پرسیارەکەی ئێمەش لەسەر ئەوەیە چونکو بەڕاستی پەرلەمانی کوردستان بەداخەوە لە ئێستادا بە بەراورد لەگەڵ خولەکانی تر خول لە دوای خول لە پاش دەدا بۆ ئەو قسەیەش کە دەڵێن بەداخەوە بەو زۆرەیە لە ڕووی یاسادانانەوە دەتوانم بڵم پەرلەمانی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆی هەڵنەستاوە ئێمە لە کۆمەڵێک بواردا کەم کوڕیمان هەیە کەلێن و بۆشایی یاساییمان هەیە دەبواە باشتر بێ بۆ نمونە ئەم ساڵی ئێمە هەڵمان سەنگاندووە من پرسیاری ئەوە لە بەڕێزان دەکەم ئاخر هاتنە سەر ئەوەی ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمانی کوردستاندا ئەم راپۆرتە باسی لێوەکرا ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەلایەن ئەوانەی کەوا زاڵ بوون بە سلبی باسی لێوەکرا ئەندامێکی پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کە ئەم راپۆرتە ڕاز نییە بەداخەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە جیاتی ئەوەی بێت بەدەم ئەم راپۆرتەوە وتی ئەمە ئەم ڕێکخراوە پێشتر چەندین راپۆرتی تری لەسەر ئێمە بڵاو کردوتەوە وەکو دەستەی سەرۆکایەتی ئەمە یەکەم راپۆرتە لەسەر ئەدای ئەندام بڵاوی دەکاتەوە بۆیە ئێوە ئازارەکەیتان نەبینیوە من نازانم ئێمە ئەوەندە راپۆرتەمان لەسەر پێش ئەو راپۆرتە لەسەر سەرۆکایەتی پەرلەمان و لەسەر پەرلەمانی کوردستان و لەسەر لیژنەکان و لەسەر دەستە سربەخۆکان بڵاو کردوتەوە بۆ دەبێت ئەمە ئازار بێت جگەلەوەی دەیان پسپۆر و شارەزا و خەڵکی یاسایی دادەنیشن دیراسی دەکەن کاری لەسەر دەکەن کەم و کوڕیەکان دەستنیشان دەکەن بە سەرکردایەتی سیاسی کورد بە پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتی هەرێم دەڵێن کاکە ئەم خەلەلانەمان هەیە ڕاستەوە بۆیە بەداخەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان نەدەبووە قسە بکە وتی ئەم راپۆرتە بێ ئینسافانەیە و زانیاریەکانی ڕازنین ئێمە پێشتر جێمان پێنەداون ئێوە شەرجیان پێنەدەن من لەسەر ئەم خاڵە دەوەستم بەداخەوە ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنین مۆڵەتمان هەیە بە پێی یاسای ئەم پەرلەمانە هەڵسوکەوت دەکەن کە پەرلەماندەری کرد دوجار یەک خۆشببختی دیکەی ئەم ڕێکخراوی ئێوە کە جەنابەت خۆت پەرلەمانتارێکی یەکتی بوو لە خولەکانی ڕابردوو وە بەشێک بووی لە لیژنەی پەروەردە پێم وابێت لە پەرلەمانی کوردستان یقی چێک ینی کەواتە تۆ ئێستا زۆر شارەزای ئەدای پەرلەمانی و پەرلەمانتاریت بەڕاستی لارێمی کوردستانە کاک هاوڕێجان ئێمە تەنها پاڵپشت بووین بۆ پەرلەمان ئێمە تەنها لەگەڵ ئەوین پەرلەمانێکی بەهێز و باشە بێت بۆیە کاتێک بەڕێز سەرۆکی پەرلەمان دەڵێت ئەم راپۆرتە ڕازنی گوێی پێمەدەن ویستم ئەمە بڵێم ئێمە بە پێی یاسای مافی بەدەستێنانی زانیاری کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەبێت زانیاریمان پێ بدرێت ڕێیان لێگرتوین 1.6مان پێنادەن بە پێی یاسای فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئێمە کار دەکەین ڕێیان لێگرتوین بە پێی بڕیاری ژمارە 5 ساڵی 2013 کە بڕیاری هاوپەیمانەتی شەراکەتە لە نێوان دام و دەستگا گشتیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێمە هاوکاریان بین ڕێمان پێنادەن ئەمەشیان قەی ناکە یعنی چی بەڕێزێک سەرۆکی پەرلەمانی بڵێ گوێی پێمەدەن ئەمە ئەگەر بابەتێکی تیادایە تەشهیرە ناڕاستە نایاساییە ئەم راپۆرتە 216 لاپەڕەیە بەری کارکردن و ڕەنجی ساڵی تیمێکە دەتوانن ئەو بەڕێزانە لە دادگا سکاڵامان لەسەر تۆمار بکەن بەڵام ئەگەر وانە ئێمە زۆر بە ڕاشکاوانە ئەو دەڵێ با سکاڵامان لەسەر تۆمارکەن لەسەر ئەو هەموو راپۆرتێکە هەیە باشە دکتۆر بەڵام ئەگەر وانە بمبووری بۆ دەبێت بەم شێوازە هەڵسوکەوت بکرێت بۆ دەبێت بڵێ گوێیان پێمەدەن ئەگەر زانیاریەکانی ئێمە ڕازنی ئێمە هەموویمان لە پەرلەمانی کوردستان وەرگرتیا ئەگە زانیاریەکە ڕاز نەبێت دەکرێت پەرلەمانی کوردستان کەواتە ڕاستی ڕەتی بکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان بنووسم ئەو پرسمانی بۆ ئەبێت ئەم راپۆرتانی ئێوە ئێمە تاوان بۆ
ڕێکخراوەکی جەنابتە بۆ ئەبێت ینی راپۆرتێکە لەسەر لایەنێگەکەن ئازار بەخش بێ خۆشیهێن نەبێ بۆیان ینی بۆ ئەبێ هەر غەڵەتەکان بخەنە ڕوو یا چەوتیەکان بخەنە ڕوو ئێخۆ بۆ نمونە کاری پەرلەمانیش ئەین سەردەمانێکە خۆت پەرلەمانتار بووی زۆرێک لە پێناو خەڵکە کۆمەڵێک بڕیاری باش دەکراوە کۆمەڵێک پرۆژه یاسا پێشنیار کراوە کۆمەڵی ئەدای باش لەلایەن پەرلەمانتارانەوە بینی ومانە کراوە بۆ ئەوانش نەخرێتە ڕوو زۆر ڕاستە قسەکەی جەنابەت ئێمە لەم راپۆرتانەماندا تەنها بابەتی ڕخنە ئامێز نەبووە هاتوین باسی ڕەوشێکمان کردو چکە ئێمە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنین یەکێک لە مەبەستەکانی ئێمە دروستکردنی فشاری مەدەنیە بۆ ڕاستکردنەوەی دام و دەستگاکان ئێمە هاتوین باسی ڕەوشێکمان کردووە پەرلەمانی کوردستان چۆن بەڕێوە دەچێت بەپێی یاساکەی خۆی بەپێی پێڕەوەکەی خۆی دەبێت چۆن بێ تا چەند یاساشتێنی کردووە بەپێی پێڕە و جولاوەتەوە یان بەپێی پێڕە و هەڵسوکەوتی نەکردووە دەگەین بەچی ئەنجامێک ڕاستپاردەمانچە لە هەموو ئەم راپۆرتانەدا دەیان ڕاستپاردە و پێشنیاری تێدایە دەیان بە دوواداچوونی تێدایە خستومانەتە بەردەم پەرلەمانی کوردستان پرسیارەکەی جەنابەت زۆر جوانە من لێرەوە داخلی مەوزوعێکی تر دەبم قسەکەیمە لەسەر ئەوەیە ئەم راپۆرتەکە دەنووسرێت تیایدا هاتووە ئەرکەکانی پەرلەمانی کوردستان چیە یەکێک لە ئەرکەکانی یاسادانانە ئێمە دەڵێن ناکرێ پەرلەمانی کوردستان بە ئەرچی یاسادانان هەڵەستی ئێمە دەڵێن ناکرێ پەرلەمانی کوردستان بۆ نمونە لەم خولەی ئێستادا 24 ئەندام پەرلەمان لەگەڵ دوو ئەندامی دەستەی سەرۆکایەتیش پسپۆریان لە یاسادا هەیە بەکەلۆریۆسیان هەیە ماستەریان هەیە دکتۆرایان هەیە ئەمە 24 وەرە ناو ڕاوێژکارە هەمیشەیەکان پەرلەمانی کوردستان نزیکەی 6 ڕاوێژکار 56 یان 6 ڕاوێژکاری هەیە لە نێو ڕاوێژکارەکان زۆرترینیان یاساییە پسپۆریان ڕاوێژکارانش ڕۆڵی وەکو پەرلەمانتارە ژێڕن چکە پرسوڕایان پێکرێ پرسوڕایان پێ دەکرێت بەڵێ دەبێت کەسانی زۆر شارەزاش بن ئەمە دوو لەگەڵ ئەمەدا ئیکتیفای نەکردووە ئێمە لیژنەی یاساییشمان هەیە لەگەڵ ئەمەدا ئیکتیفای نەکردووە هێشتان بەڕێز سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی پەرلەمان بۆردێکی یاساییشیان بە گرێبەست دامەزراندووە لە دەرەوە مامۆستای زانکۆر ئەم هەموو یاسایە دەبینی یاساییە خەڵکە اینجا یاساکانمان کرچ و کاڵن پڕن لە هەڵا قسەی ئێمە لەسەر ئەوەیە بۆ دەبێت پەرلەمان وابێ قسەی ئێمە لەسەر ئەوەیە دەڵێن پەرلەمان بۆ دەبێت لە ساڵێکە 4 یاسا دەربکە قسەی ئێمە لەسەر ئەوەیە دەڵێن سەرباری ئەم هەموو کەم و کوڕیەی هەیە ئەم هەموو ناعەدالەتیەی هەیە ئەو هەموو یاساشتێنی هەیە بۆچی پەرلەمانی کوردستان چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن ناکە قسەی ئێمە لەسەر ئەوەیە دەڵێن بەپێی کاکاوڕێ توێژینەوەیە کە لە بەردەستمانە ئێستا دوای ئەم راپۆرتە ئەویان بڵاو دەکەینەوە خەریکین سەبارەت بە ڕەوشی جێبەجێکردنی یاسایە لە هەرێمی کوردستان تۆ تەسەور دەکەی نزیکەی 180 ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان دەرچوون جێبەجێ ناکرێن جێبەجێ ناکات دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ ناکە حکوومەت جێبەجێ ناکە ئەی کە جێبەجێ ناکە ئەرچی سەرشانی پەرلەمان نییە لێ پێچینەوە بکە بە دوواداچوون بکە نایکە قسەی ئێمە لەسەر ئەوەیە پەرلەمان کەم و کوڕیەیە قسەی ئێمە لەسەر ئەوەیە پەرلەمانی کوردستان دەبێت لێپێچینەوە لە حکوومەت بکە چەند لێپێچینەوەی کردیا ئێمە هاتوون لەم راپۆرتە نووسیمانە هەمومان دەزانین کۆمەڵانی خەڵک دەزانێت کە چەندە کێشە و گیر و گرفت و قەیرانی گەورەمان هەبووە لەکوێ دەبێت پەرلەمانی کوردستان 111 ئەندامە باشە تەنها 30 ئەندامی بۆ لێپێچینەوە لە حکوومەت بۆ مسائلە یادداشتیان ئیمزا کردووە قسەی ئێمە لەسەر ئەوەیە قسەی ئێمە لەسەر ئەوەیە دەڵێن ئەندامی پەرلەمان موچەیەکی باش وەردەگرێت موچەیەکی زۆر وەردەگرێت بۆ دەبێت زۆرترین ئامادە نەبوونی هەبێت لە دانیشتەکانی پەرلەمان یەک نمونەت بۆ بێنمەوە هاتوون ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان لە نێو هەڵدا دەیانوت ئەم ئامادە نەبوونانەی نووسراون ڕازنین من لە پەرلەمانم وەرگرتووە من لە پەرلەمان وەگرتووە پەرلەمان خۆی خوێندوێتیەوە خۆی نووسیوێتی دەزانی لە دانیشتنی ئەمڕۆ هەربا نەچمە ئەوانەی تر لە دانیشتەکەی ئەمڕۆ کە غیابات خوێندراوەتەوە ئامادە نەبوون خوێندراوەتەوە بە مۆڵەت و بە غیابەوە چەند بووە دەبان هی هەفتەی پێشوو دەخوێنێتەوە لە هەفتەی ڕابردوودا لە یەک دانیشتندا 12 ئەندامی پەرلەمان ئامادە نەبوونە لە لیژنەکانیش تەنها لە 8 لیژنەدا لە ماوەی یەک هەفتەدا لە 8 لیژنەدا 29 ئەندام ئامادە نەبوونە 11 لیژنەی تریژ ماوە نەیخوێنەوەتەوە ئەمە چیمان پێ دەڵێ قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە قسەی ئێمە لەسەر ئەوەیە کاکاوڕێ ئێمە 4 دەستەی سەر بەخۆمان هەیە پێیان دەڵێن دیوانی چاودێری دارایی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ دەستەی دەستپاچی کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەم 4 دەستەیە سەرۆکەکانیان لە ئاستی وەزیردان ئەمانە سەر بە پەرلەمانی کوردستانن سەر بەخۆن دەزانی جەنابەت هەر 4 دەستە کە سەر بە پەرلەمان بووە سەرۆکەکانیان
هی هەر چوار دەستە هی هەڵبژاردن کۆمیسیاریشی هەیە طبعاً نۆ کۆمیسیاری هەیە هەمووی ناقانونی بووە هەمویان وادایان بەسەر چووە بە نایاسایی بەڕێوە براون نەن بۆیان نوێ کرابەوە نا کەسێکی تریان کۆمیسیۆن ڕانەگیراوە ئێستا بەڵێ ئەی چۆن ئێمە هەڵبژاردن دەکەین پاش 3 مانجی کە دەبێت بڕیار لە هەڵبژاردن بدرێت بە کۆمیسیۆنێکی ماوە بە سەرچووی نایاسایی بەبێ ئەوەی تۆماری دەنگدەرانی هەبێ ڕێکاری هەبێ هەڵبژاردن دەکەین ئێمە ئەوەیە ئەم راپۆرتەی بەڕێزت دەیبینی ئەم راپۆرتەیان ئەمە کۆنفرانسێکمان کرد لەسەر هەر چوار دەستە سەر بەخۆیەکە بوو ئەندامانی پەرلەمان بەشداریان کردووە بەڕێزان لە دەستەکان داوامان کردووە کە هەر چواریان بەسەر چوون ئەم راپۆرتە دوای تاوتوێ لە سەرۆکی هەرێمەوە سەرۆکی حکوومەتەوە دەسەڵاتی دادوەریەوە سەرۆکایەتی پەرلەمانەوە نردومانە بۆ دەستەکان باسمان لە کەم و کوڕیەکان کردی شکر تازە هاتوون بۆ سەرۆکی دەستەیەکیان نوێ کردوەوە یەکەیان گۆڕیوە هێشتا دوو دەستیان نایاسەکەی ئێمە لەسەر ئەمەیە بمبووری کە پەرلەمان کاری نایاسایی دەکات پەرلەمان پەیڕەوشتێنی دەکات بۆیە ئێمە ئەو بابەتانەمان نووسی حەزمان دەکرد ئەمە شانامەیەک با بە بەژن و باڵایماندا هەڵبدا خۆی زۆر جار ینی هەمومان نەزانین واقعی هەرێمی کوردستان چۆن بوو ینی هەنێک جار دۆخێگاتۆتە پێشەوە یاخود قەیرانێگاتۆتە پێشەوە وای کردو بۆ نمونە هەرکاری پەرلەمانی لە کار خستۆ بەڕاستی یخۆ ئەمانە ینی خوڕقاندویانە ئەمە خۆی پەرلەمان لەوە چی پێی خۆش نەبوو بێت چکە پەرلەمان وەکو دەستگایەکی باڵای چاودێریکردن و یاسا دەرکردن لە هەرێمی کوردستان ینی قەدە ڕێگریانی پێ خۆش نییە پێتان وان نەبووە ینی زۆر جاریش غەدر لە پەرلەمان کراوە سەر ڕای ئەوەی کە ئێوەش بۆ نمونە لەم راپۆرتانەیە تا ڕادێک وەکو خۆیان بە غەدر و بە چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان بە ناعەدالە دەیبینن بەرامبەر خۆیان کاکاوڕێ من لە سەرەتا وتم دوو لایەنە لایەنێکیان پەرلەمان خۆی یاساشتێنی دەکا لایەکیان یاساشتێنی بەرامبەر پەرلەمان دەکرێت لایەکیان پەرلەمان خۆی غەدر دەکا لایەکیان غەدر لە پەرلەمان دەکرێت من تێدەگەم ئێمە ئێستا لەم راپۆرتەدا ئەوەی کە دەیڵێن بەداخەوە کەس نەهاتۆتە سەر ئەوەی بڵێ ئەم راپۆرتە چی تێدایە هاتوون هەمووی دەڵێ بۆ ناوی من وان وسراوە من ئەوەندە زیاتر دەوامم کردووە غیابم ئەوەندە نییە ئەو دەڵێ من زیاتر قسەم کردووە ئەم دەڵێ ناوەڕۆژی راپۆرتەکان کەس نهاتۆتە سەر ئەمە باوەڕکە لە سوسیال میدیا زیاتر هیچیان نبینیەوە ئەم راپۆرتە زۆر بابەتی تری تێدا جار یەکەمێن هەڵسەنگاندنمان بۆ ئەمە کردووە بۆ ئەندامان وەکوتم ئێمە مەسئولین بەرامبەر ئەو داتایانەی لێرە هەیە ئەوەی تریان ئێمە گەیشتونێتە چ ئەنجام و ڕاستپاردەیەک ئێمە گەیشتونێتە سەر ئێمە ئەنجاممان نووسیوە وەکو توێژینەوەیەکە ئێمە ڕاستپاردەمان نووسیوە باوەڕکە ئەنجامەکانی کە پێی گەیشتین ئەوە بوو ئەندامانی پەرلەمان وەکو پێویست دەوام ناکەن سەرۆکایەتی پەرلەمان لە ئەندامان ناپێچێتەوە سەرۆکایەتی پەرلەمان زۆرترین خاڵی پێشێلکاری پەیڕەوی هەیە نووسیومانە هەمووی سەرۆکایەتی پەرلەمان دەبوایە جگە لە ئەرکەکانی یاسادانان چاودێریکردن پەسەندکردنی بودجە بالمناسبە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە بودجە هەیە لەم هەرێمە بۆچی پەسەند ناکرێت دەبێت چێخوایانە دابش بکرێ بە دڵی خۆیان 4 ساڵە ئەم پەرلەمانە دەبوایە بودجە پەسەند بکات تا ئێستا بودجەی نەبینیوە کوا پەرلەمان لە چیە هەڵوێستی بەرامبەر حکوومەت کە بڵێ بودجەی بۆ نانێری لە بەرامبەر ئەمانە لە بەرامبەر پرسە نیشتیمانیەکان ئێمە دەڵێن دەبێت هەڵوێستی هەبێن نیەتی ئاخر پرسیارەکە ئەوەیە ماقولە لە ماوەی ساڵێکدا ئەو هەموو گیر و گرفتە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو هەموو ململانێ و قەیرانە هەیە ئەم هەموو غەدرا هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان 72 پەیامی بڵاو کردوتەوە 71 دانەیان یا پرسەنامەیە نردوێتی بۆ کەسێک یا پیرۆزباییە نردوێتی یا هاوخەمیە یەک دانەیان ئیدانەیە ئەویش ئیدانەیەشی جۆرەکینە لە شەڕی نێوان سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتیشتان کردووە بەڵێ جێگری سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوە سکرتێری پەرلەمان بە هەمان شێوە قسەی ئێمە ئەوەیە دەڵێن کوا ئێوە لە کوێی ئەو هاوچێشە سیاسیانەدان لە دیوێکە غەدر بەرامبەر پەرلەمان دەکرێت لە دیوێکە خۆی غەدر دەکات یاساشێنی پەرلەمان کە دەیکا خۆ لە دەرەوە پێی ناکرێت سەرۆکی پەرلەمانە دەیکا ئێهمالی و پشت گوێخستنی کارەکان خۆ لە دەرەوە ناکرێت ئەندامی پەرلەمان خۆیەتی دەیکات هەر زۆر جار لایەنەکانی کە خۆیان ینی ئەندامان هەیە لە پەرلەمانە ینی ئەو لایەنانن کە ڕێگریەکەن بۆ کارەکانی پەرلەمانی کوردستان و ئەیانەیە وەکو جەناب دەڵێ ئەین چۆنڵی یاساشکێنی بکەن و هەروەها دەیانەوێت شکۆی پەرلەمان بشکێنن یخۆ ئەمەش زۆرێک لە قسەی لەسەر بوو لەو بارەیەوە ڕاستی جا ئەوەیە کە لە سەرەتاوە وتم پەرلەمانی کوردستان بەداخەوە بێبایەخ کراوە بێبایەخ سەیری دەکرێت یاساکانی جێبەجێ ناکەن بڕیارەکانی جێبەجێ ناکەن گوێ لە ڕاستپاردەکانی ناگرن
پەرلەمان دەسەڵاتێکی سربەخۆیە سەر بە حکوومەت نییە ئێستا وای لێ هاتووە پەرلەمانی کوردستان دەبێت چاوی لە دەستی حکوومەت بێ ئەگەر موچەکەی بداتێ پەرلەمان دەبێت داوا بکە چکە ئەو متمانەی بە حکوومەت داوە بانکێشتی حکوومەت دەکات دەبێت بچێتە پەرلەمان لێ پێچینەوەی لەگەڵ بکە بەڵام داوای دەکەن ئەسڵەن گوێ ناگرێ حکوومەت بەدەمیانەوە ناچێت تەنانەت بیرمە جارێکیانەوەی مە دەکۆمنتمان کردووە داوایان کردبوو لە حکوومەت بچنە پەرلەمان بۆ کۆبوونەوەی گوتیان وڵای ئێوە خۆتان وەرن ئەمە لە چی سەرچاوە دەگرێت ئەمە لەوە سەرچاوە دەگرێت پەرلەمان دەبواە سەرۆکایەتیەکەی خۆیان هەیبەتی خۆیان و پەرلەمانەکە ڕابگرن بەڵام ئەوانیش بەشێک بوون لەوەی پەرلەمانیان خزان دە باوەشی حکوومەتەوە خزان دیانە باوەشی دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەمە یەکێکە لە گرفتەکان گرفتێکی تریان ئێمە خۆ لێرەشکە نووسیمانە بەداخەوە پەرلەمانی کوردستان وەکو پێویست پسپۆریە تایبەت و پێویستەکانی لێ نییە ڕاستە بەناو لێتی بەڵام لێ نییە ئەمە یەکێک لە ئەنجامی چی سەرچاوی گرتووە جۆرێک لە سیاسەتێکی پۆپۆلیستی هاتەکایەوە وەکو دەڵێت دیاردەیەکی زمانەوانی بین چه زۆرترین قسە دەکات چێ جنێو دەدا چێ بێتە سەرشاشە چێ هی بکە ئەمانە دەنبێننەوەکە کەسانێکی پسپۆر نمونەمان زۆر لایە کەسانێکمان هەبوو لە بواری یاساییدا زۆر شارەزا و پڕبوون هەر بۆ نمونە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کەسانێکمان هەبوو پێشتر دەیان ساڵە حاکمن زۆر شارەزا بوون لە قانون لەو بوارانەدا بەڵام دەرنەچوون دەنجیان نهێنا کەسانێک چوون کە تازە لەوەیە یاسایان تەواو کرد بۆ ڕاستە پسپۆریشیان یاسایەوە بەڵام بە زۆرێکی تر هەڵسا و باشەوە لەگە خولەکانی پێشوشە هەڵسەنگاندنتان کردووە ینی ئەو بینینەی ئێوە بۆ خولەکانی پێشوش هەروایە بەم شێوەی هەڵسەنگاندنەکە ینی بەڵێ ئێمە بجارێ لە ڕووی کاتەوە ئەم دوو خولەمان هەڵسەنگاندووە هەر هەمووی بەڵام هاتوین لە راپۆرتی تردا بەراوردی خولەکانمان کردووە لە خولی یەکەوە تا ئێستا بەداخەوە لە خولی یەکەوە تا ئێستا بە لەبەر چاوگرتنی ئەو زەمەنەی کە هەبووە خول لە دوای خول بەرەو دواوە گەڕاوەوە دەتوانم بڵێم باشترین خول زۆرترین یاسای دەرکرد بێ بە بەراورد لەگەڵ ئەوانی ترا کوالیتی یاساکانی زۆر باش بێ خولی دووەمی پەرلەمان بووە ئەوەی کە جانابتی تیاوی نەخێر نەخێر من سێم بووم خولی پێشتر خولی دووەم سەرۆکەکەی دەتوانم بڵێم باشترین ئەدای هەبووە لە پەرلەمانی کوردستان دەتوانم بڵێم زۆرترین یاسا دەرچووە باشترین یاساش ئەو کاتە دەرچووە دواتر وردە ئەم خولانەی پەرلەمان کارەبای بەسەر دەکوژایەوە هێزی زێرەفانی دەبرایە سەرێ خۆپشاندان دەکرا بەسەریدا خەڵکیان دەهێنا هێرش بکەنە سەر ئەندامانی پەرلەمانەوە لە پەرلەمانتار دەدرا ڕێ لە سەرۆکی پەرلەمان دەگیرا جۆرەها بابەت هاتەکایەوە ئەمە وا دەکات پەرلەمان بشتێ بەداخەوە یەکێک لە هۆکارەکان یەکێک لە هۆکارە سەرەکیەکان حزبە سیاسیەکانن کە خەڵکی بەهێز و بڕیار بەدەست نانێرن بۆ پەرلەمانی کوردستاندا مەبەستیانە یاخود چییە بۆ وای لێ هاتووە لێ کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان بەڕاستی کاری پەرلەمانی ئەگەر سەرکەوتوو بێ شوێنی خۆی بگرێ ئەم وڵاتە بەرەو دامەزراوەی بوون دەچێ پەرلەمان ئەگەر شوێنی خۆی بگرێت بەڕاستی بە پێی یاسا ئەو کاتە دەتوانێت یاسای باش دەربکات دەتوانێت لە دەسەڵاتی جێبەجێکردن بپێچێتەوە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت لە خۆیەوە بچێت بجەنێنێرێت بۆ پەرلەمانی کوردستان بە ئارەزووی خۆی بجێ ئەم وڵاتە بەهەدەر بدا بە ئارەزووی خۆی یاساشتێنی بکە ئەگە پەرلەمان هەبێ بەڵام ئێستا پەرلەمان نییە ئەمە وا دەکەن و ئەگە پەرلەمان هەبێ ناتوانن هەر ڕۆژە و بە جۆرێک ئەو پەیوەندیە دەرەکیانەی کە هەیەە درێژەی پێ بدەن ئەمانە و چەندین بابەتی تر بۆیە کەسانی بڕیار بەدەست نانێرن کەسانێکی بەداخەوە بڕیاریان بەدەست نییە ئەوانە چوون تەمان هەمویان بەڕێزن ئەو ئەندامانەی پەرلەمان دەستی سەرۆکایەتی بەڵام ئەوانە بۆیە یەکێک لە ڕاستپاردەکانی ئێمە کە کردومانە وتومانە پێویستە حزبە سیاسەکان خەڵکی بڕیار بەدەست بنێرنە پەرلەمان نەوەکە تەنها بۆ هەڵبژاردنەکان بەکاریان بهێنن ئەمە یەکێکیان دووەمیان پێویستە کەسانێکی پسپۆر و شارەزا کاندید بکەن بۆ پەرلەمانی کوردستان بەر لەوەی بیان نێرن دەبێت خولیان پێ بکەنەوە شارەزا بن خاڵێکی تریان ئەوەیە دەبێت ئەگەر بمانوێ ئەم وڵاتە بکەوێتە سەر ڕێزکەی خۆی پەرلەمانی کوردستان لە ناوەندێکی پاشکۆی حزبایەتیەوە بگۆڕێت بۆ ناوەندێکی بڕیاردان بەوەش دەبێتن هەمان ئەو بڕیارانە کە حزبە سیاسەکان لە دەرەوە دەیدەن مەکتەبی سیاسەکان با لە پەرلەمانی کوردستان با لەوێەوە وەکو پەرلەمان دەبێت بڕیار بدەن بڕیار دەبێت بۆ پەرلەمان بگەڕێتەوە خاڵێکی تریان ئەوەیە لە ڕاستپاردەکانی ئێمە دەبێت
پەرلەمانی کوردستان پەیڕەوەکەی دەستکاری بکات دەبێ ئۆپۆزیسیۆن شوێنی خۆی بگرێ ئۆپۆزیسیۆن دەبێ ماف و ئەرکەکانی دیار بێ ئەوەی ئێستا ئێمە دەیبینین ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستاندا غەدری لێ دەکرێت یاساکانی ناڕوات گوێی لێ ناگیرێ داوای لێ پێچینەوە دەکات بە پێی یاسا بە پێی پەیڕە و یادداشتەکانی دەخرێتە لاوە پرسیار دەکات پرسیارەکانی دەخرێتە لاوە وەڵام نادرێتەوە زۆرترین پرسیار وەڵام نەدراوە باشە پێتان وانێ دکتۆر سەرۆر لە زۆربەی پەرلەمانەکانی دنیا هەروایە ینی بەم سیستمە کارەکرێەوەی کە باڵا دەست بێت لە پەرلەمانە ئەوان زیاتر یاساکان دەرەچێنن ئەوان زیاتر پێشنیارە یاساکانەکان ڕاستە ئۆپۆسیۆن قسەیە بێت وەڵامیانی ئۆپۆسیۆن لەوێ وەکو ڕەقیبێکی وایە بەسەر پەرلەمانەوە نیە ئەمەی جەناب دەڵێ زۆر ڕاستە من کۆڵیم لەوە نییە بەڵام ئایا لە وڵاتێکی پێشکەوتووی وەکو سوێددا بۆ نمونە لە هەر وڵاتێکی تری پێشکەوتوودا وەزیرێک کەوا یاساشچێنی دەکا ئەندامی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن ناتوانێت بانکێشتی بکاتە پەرلەمان بۆ لێ پێچینەوە ئەمە ئەلفوبەیە لە کاری پەرلەمانیدا بەڵام لێرەوانە لێرە ئەمەی لەم راپۆرتەدا هاتووە بزانێت چەند وەزیر بانکێشت کراون بۆ پەرلەمانی کوردستان داوایان لێکردوون بچن چەندیشیان نەچوون ئێمە باسمان لەوە کردووە پەرلەمان دەبێت هەیبەتی هەبێت ئەمە لە چییە گرفت دروست دەبێت سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامەکان دەبێ هەیبەتی ئەم پەرلەمانە بپارێزن ناکرێ لە ئاستی هەندێک بابەتدا چ ئەوان بستنە ئاستێکی نزمەوە و یاخود لە دەرەوەدا ئەوانە بە چاوی نزم سیر بکرێن ئەمانە دەبێ بە چاوی بەرز سیر بکرێن بەڵام خۆیان دەبێ بە ئەرچی خۆیان هەڵسن هەر بۆیە ئێمە بەڕاستی لەم راپۆرتەدا باسمان لە کۆمەڵێک بابەتی لەو شێوەیە کردووە بۆ نمونە ڕاستپاردەی ئەمەمان داوە وتومانە لەو ماوانەدا موچە بڕین هەبووە و موچەی پلە باڵاکانیش کەم بۆتەوە باشە موچەی پەرلەمانتاریش لە ڕۆژگارێکدا ئەوەی دانراوە زۆر بووە پێویستە لە ئێستادا کە لە قەیرانی داراییدان موچەی ئەوانیش هاوشێوە کەم بکرێتەوە بۆ کەم بکرێتەوە بۆ ئەوەی کەم بکرێتەوە پەرلەمانی کوردستان لەبری ئەوەی ناوەندێکی ئیغراکردن بێ لەبری ئەوەی حزبە سیاسیەکان وەکو ئەرک ببینن وەکو ئیمتیاز دەیبینن یا خەڵک وەکو ئیمتیاز دەیبینی وەکو ئەرک ببیندرێ ئەو کاتە نەبێتە مای ئەوەی کەوا ببەخشرێت دکتۆر من ئەمێ لەسەر بۆ نمونە ڕاستپاردەکان قسە بکەین ینی ئێوەسە ڕاستپاردەکەن و پێشنیارەکەن و چارەسەری ژەخەنە ڕوو جۆتان لێگرن و پێشنیارەکان ئەدەن بە چێت تەنها لایەنی معنی کە پەرلەمانە ئەیدەنێ یاخود چیکە هەیە کە ئێوە بتوانن لەگەڵ یا فشار بکەن وەڕاستی بەڵێ ئێمە ئەم راپۆرتانە کە دەینووسین بە حکومەوەی لەسەر پەرلەمانە یەکەمین کەسێک کە بۆی دەینێرین بۆ بەڕێزان سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان بۆ سەرجەم ئەندامانی پەرلەمان دەنێرین ئەمە پەیوەندی بەوانەوە هەیە دوای ئەمە ئێمە بۆ حزبە سیاسیەکانی دەنێرین چونکو ئەندامیان لە پەرلەمان حیزبەکان گرنگ ئەوانشی دەنێرین بۆ ئەوەی ئەو ڕەوشە بزانن دوای ئەوە دەینێرین بۆ سەرۆکایەتی هەرێم دەینێرین بۆ دەسەڵاتی دادوەری دەینێرین بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوە ئێمە بۆ ئەوەی فشار دروست بکەین دەیدەین بە کەناڵەکانی ڕاگەیاندن دوای ئەوە ئێمە دەیدەینە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دوای ئەوە ئێمە دەیدەینە قونسوڵخانەکانیش ئەی قونسوڵخانەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چۆن هاوکارتانە هاوکارمانین ئەوان ناڕاستە و خۆ بۆ ئەوەی ئێمە ڕەوشی هەرێمیان تێبگەێنین بڵێن ئەمە پەرلەمانی هەرێمە بڵێن ئەمە ڕەوشی هەرێمە ئێمە بەو شێوازەمان کردووە شێوازە دروستەکە کە هاوڕێجان هەموو راپۆرتەکانی ئێمە ئەنجامی تیادا بووە و ڕاستپاردەشی تیادا بووە پێمان داون لە کاری زانستیە ڕاستپاردە دەبێت گوێی لێ بگیرێ ئەگەر باشە دەبێت بە قسەی بکرێ ئەگەر باشش نییە وەڵامی بدەوە ئەوە لە کاری زانستیە لە کاری سیاسیە دەبێت گوێی لێ بگیرێ لە دابوو نەریتی عەشایریە دەبێت گوێی لێ بگیرێ بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان وتی چەندین راپۆرتیان لەسەر ئێمە بڵاو کردوەوە ئەمە لە ناو هۆڵی پەرلەمان ئەمڕۆ وایوت چەندین راپۆرتیان لەسەر ئێمە بڵاو کردوەوە هەر جۆشمان پێنەداون جۆشیان باشە خۆیتان لە نزیکەوە بینیوە دەستی سەرۆکایەتیتان بینیوە ئەمە پێچێگەریەوە لە نزیکەوە بیبین و راپۆرتەکەی بخەنە بەردەستەوە چێ یان کاردانەوەیشی هەیە بێت جیاوازتر بێ وانێ دکتۆر سەرۆر کاکاوڕێ من زۆر باوەڕم بە کاری بەیەکەوە بوون و تیم و هەماهەنگی لێک تێگەیشتنە باوەڕکە
ئەو بەڕێزەی کە سەرۆکی پەرلەمان طبعاً من لێرەوە زۆر سڵاو ڕێزم بۆی هەیە چونکو هاوڕێن عمرێکە ئێمە هاوڕێ بووین کاری ڕێکخراوەیی و کاری سیاسیمان بەیەکەوە کردووە ئەمە دیوێکە بەڵام کاتێک بەڕێزیان بوو بە سەرۆکی پەرلەمان چین بینیمانە من خۆم و تیمەکەش بینیمانە لەگەڵی دانیشتوین وتومانە ئێمە هاوکارت دەبین ئێمە هاوکارت دەبین دەمانەوێت هاوکاری تۆ بین دەمانەوێت هاوکاری پەرلەمان بین دەمانەوێت فشار بخینە سەر ئەندامی پەرلەمان لەکوێیە ئەگەر هەڵەیەکە بوو سەر لیژنەکان سەر فراکسیۆنەکان سەر حزبەکان بۆ ئەوی پەرلەمانێکی باشە بێ پەرلەمانێکی باشە بێ فەزلەکەی بۆ بەڕێزیان دەگەڕێتەوە بەداخەوە بەڵێنیدا بەڵام دوای ئەوە یەکسەر ڕێگری لێکردین ئێستا شتێنە گەشتی سەبەبەکەی چییە بەڕێزیان ڕێی نەداوین وەدەیان نووسراویشمان بۆ ناردووە وەڵامی نووسراوی چی نەداوەتەوە ئەمە یەک بەڕێز یەگری سەرۆکی پەرلەمان ئێمە ویستمانە هاوکار بین چەندین جار داوامان کردووە بشیان بینین ئامادە نەبووە بمان بینێ جێگری سەرۆکی پەرلەمان ئێمە کاتێک دەمان بینێ لە پەرۆشیمانە بۆ ئەو دامەزراوەیە ئەگەر هیچی نێگنیە بەڵام گرفتەکە ئەوەیە سەرۆکایەتی پەرلەمان دەیەوێت ئێمە ئەم راپۆرتە بە دڵی ئەوان بنووسینەوە بەر لەوەی بڵاوی بکەینەوە بیدەین بەوان بە قەڵەمی سوور پیای دابچن ئەمە لادە ئەمەوالێکە ئێمەش راپۆرت خۆ بەشێکرین لە پەرلەمانی کوردستان تا ئەم کارە بۆیە بەڕاستی ئەگەرنا ئێمە پێمان خۆش بووە لەگەڵ پەرلەمانی کوردستاندا کار بکەین ئێمە هاوکاریان بین وە کۆمەڵک فکرەمان هەبوو باش ئەمە کاردانەوەی پەرلەمان و سەرۆکایەتی کاردانەوەی لایەنەکان و سەرۆشی حیزبەکان چی بوو بۆ ڕێکخراوەکەی ئێوە ئەو راپۆرتانێکی و پێشکەشیەکەن بەڕاستی لایەنە سیاسیەکان دەستخۆشیان لێ کردوین کە بۆمان ناردوون وتویانە کارێکی زۆر باشە دەیکەن بەڵام هەر ئەوەندە بووە لەگەڵ ئەوەشدا هەست بەوە دەکەم کە فشارمان دروست کردووە ئێمە کە دەڵێم فشاری مەدەنی ئەوەی کە دەڵێم ئێمە لەسەر خولەکەی ڕابردووش کارمان کردووە کاکەڕێ بۆ نمونە لە خولی ڕابردوو بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پەرلەمان باوەڕکە لەسەر یاسایەکە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا بە نایاسایی ڕۆیشت بە نایاسایی ڕۆی یاساکە پەسەند کرا بیرمە یاسای قەرز بوو بە نایاسایی ڕۆی چونکو ژمارەی نیساب تەواو نەبوو لە ژوورێ و دەنجیان لە سەردا و ڕوواندیان ئێمە یادداشتمان نووسی فشارمان خستە سەر سەرۆکایەتی پەرلەمان وت تەمان یاساکەیان بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی ژنارد بوو بۆ ئەوی ئیمزایکە ئەو کاتە کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم بوو وتمان یا ئەو یاسایە دەجێڕیتەوە یا ئێمە بەڕاستی فشاری زۆر گەورەتر دەکەین کە بەڵگەکانماندا هەموو شتەکانماندا فشارمان کرد بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو کاتە گوێی لێگرتین یاساکەی جێڕایەوە پەرلەمانی کوردستان دووبارە دەنجی لەسەر درایەوە ئێمە مەبەستمان چی بخۆ ڕاستە یاساکە هەر دەرچەوە هەر وەک خۆی ڕۆی بەڵام وتمان نابێ ئەمە ببێت بە عورفێک ببێت بە عورف نیساب تەواو نەبێ ئەو کاتە لایەنێکی سیاسی زاڵ دەبێت بە ئارەزوی خۆی هەرچی دەیەوێت بەبێ نیسابیش دەیڕوێنێت پەرلەمان دەبێت ڕێزی بگیرێ هەندێک بابەت هەیە وەکو خۆی بێت بۆیە بەداخەوە پەرلەمانی کوردستان ئەوەی دەڵێن گوێی لەو بابەتانە نەگرتووە و ئەمەش بووە بۆتە مای ئەوەی وردە تا دێت ئەم پەرلەمانە بەرەو دواوە بگەڕێتەوە ئەم پەرلەمانە ئێمە یەکێک لە پێشنیارەکانی کردومانە کاکاوڕێ نەمێوەکو دواوتە وەرگرم چکە بەرەو کۆتایی بەرنامەکە چم لە ماوەی یەخولەکە هەم ئەو پێشنیاری کە کردوتانە هەم دوا سەرنج و ینی قسەی خۆت لەو بارەیە بکەی سوپاس دەکەم دکتۆر سەرور سوپاس دەکەم پەرلەمانی کوردستان بەداخەوە ئەوە پێنجەم خولە ئێستا هیچ خولێکی لە کاتی خۆی هەڵبژاردننی نەکردو خۆ دەبێت ئێمە فێری ئەو داببین هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بۆ هەر دەبێت دوای بخەین وەکو ئەو خولانەی پێشتر ئێمە پێشنیارمان کردووە ئەم خولەی ئێستای پەرلەمان ئەگەر بێت و هەر بڕوو بیانوەیەکە بێ بیانوێت تەمەنی درێژ کاتەوە نابێ ناکرێ ئەگەر ڕێز لە خۆیان دەگرن ئەگەر ڕێزدا پیشەکەیان دەگرن لە یاسا دەگرن پێویستە خۆیان هەڵبووە شێننەوە بۆ ئەوەی لە کات و ساتی خۆیدا هەڵبژاردن بکرێت چونکو لە ئێستادا ئەگەرێک هەیە هەندێک لایەن داوای ساڵێک درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان دەکەن هەندێکیان داوای 2 ساڵ دەکەن ئەمە یەکێکە لەو زەنگە مەترسیانی کەوا دەکە هەر بەرەو پێشەوە بچێت دواوتەی من ئەوەیە ئێمە ئەم راپۆرتەمان کە بڵاو کردوتەوە ئەم راپۆرتە جگە لە پەرۆشیمان بۆ پەرلەمانی کوردستان هیچ بابەتێکی تر نییە و ئەوەی کە کەسانێک دەیڵێن سەبارەت بۆی ئەم راپۆرتە تەنها باسی قسەکردنی کردووە قسەکردن مەرزێن نەخێر ئێمە زۆر بە یاسایی زۆر بە زانستی 8 پێوەردانراوە بۆ ئەندامی پەرلەمان هەمووی هەڵسەنگاندنی بۆ کراوە وە داتاکانی ناویشی هەمووی ڕاستە پێویستە حزبە سیاسیەکان سەرکردایەتی سیاسی کورد سەرۆکایەتی پەرلەمان کار لەسەر ئەوە بکەن سەرۆکایەتی پەرلەمان باشتر وایە واز لە یاسا شتێنی بێنێ
واز لە پەیڕەوشتێنی بێنێ چونکو ئەمە نەنجەیەکی زۆر زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم پەرلەمانە بۆ ناوبانجی هەمومان باشتر وایە بگەڕێتەوە سەر ڕێگە ڕاستەکە ئەویش ڕێگەی پەیڕەوکردنی پەیڕە و یاساکانە و مسپاسان هیوای سەرکەوتتان بۆ خوازیین زۆر سپاس بۆ برای عزیز و خۆشەویستمان دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتوی پەی بۆ چاودێری بۆ پەروەردە و گەشە پێدان سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی پانۆراما بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ